بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەهۆشبەرەکان لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە سنووری پارێزگای هەولێر دەست بەسەر 9 کیلۆ مادەی هۆشبەر داگیرە هەروە لە سنووری پارێزگای سلێمانیش 13 کەس بە تۆمەتی بازرگانی و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراوە. شەو لە بەرنامەی ئەمڕۆدا قسە لەسەر هۆکارەکانی زیادبوون و بازرگانیکردن بە مادە هۆشبەر لە هەرێمی کوردستان دەکەن. هۆکارەکانی چین و وتونی توێژانەی کە دەکرێن ئامانجی مادە هۆشبەرەکان چین و هەوڵەکانی ڕوبەڕووبوونەوە چین لە ئاسی پێویستدان. بە قسەکەن لە سەرمپرسە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز دکتۆر هەژار معروف مامۆسای زانکۆ و پسپۆڕی دەرونیمان کردووە، هەروە لە هەولێریشەوە سەرمەند بەرزنجەی کارگەری ڕێکخراوی ڕۆشنبیری هۆشیاری دژی مادە هۆشبەرەکان. سەرەتا راپۆرتێک دەمی. سنووری پارێزگای هەولێر دەست بەسەر 9 کیلۆ مادەی هۆشبەردا دەگیرێت و لە سلێمانیش 13 کەس لە سەر مادەی هۆشبەر دەستگیر دەکرێن. لە سنووری حاجۆمەران بنکەی مادە هۆشبەرەکانی سەر بە ئاسایشی گشتی هەولێر دەستیان بەسەر 9 کیلۆ و 100 گرام مادەی هۆشبەر لە زۆری کریستاڵ و بڕی 610 گرام تلیاک داگرت. باپی ڕاگەندراوی بەڕێوەبراتی نێشتنی مادە هۆشبەرەکان تۆمەتباران ویستویانە لە ڕێگەی کۆمپانیایەکی گواستنەوە ئەو مادە هۆشبەرانە ڕەوانەی وڵاتانی کەنداو بکەن و دانیشان بە تاوانەکەدا ناوە باپی یاسەی مادە هۆشبەرەکان پەراوی لێکۆڵینەوان بۆ کراوەتەوە و ڕەوانەی دادگا دەکرێن. لالاکی دیکە باپی ڕاگەندراوی بەڕێوەبراتی ئاسایشی ڕۆژاوای سلێمانی لە هەفتەیەکدا 13 کەسیان لەسەر مادەی هۆشبەر دەستگیر کردووە. لە ڕاگەندراوەکەی ئاسایشی ڕۆژاوای سلێمانی داهاتووە ئەو 13 کەسە 7یان لە سەنتەری قەزای چەمچەماڵ و 6 دیکەشیان لە بازگەی سەنگاو دەستگیر کراون و لە ئێستادا باپی مادەی چواردەی هۆشبەر بە بڕیاری دادوەر بەندکراون. تا دێت بازرگانیکردن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان ڕوویان لە زیادبوونە هۆکارەکەشی بۆ خراپی دۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵاتی دەگەڕێتەوە. لە ئامان کاتیشدا استراتیژێکی نیشتیمانی بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە ئارادانیە و تاوەکو ئێستاش هەرێمی کوردستان خاوەن یاسایەکی تایبەت بە ڕووبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان نییە و کار بە یاساکەی عێراق دەکات. هاوکات چارەسەری توشبوانی مادە هۆشبەرەکان وەکو پێویست نییە و تاوەکو ئێستاش نەخۆشخانەیەکی تایبەت بە چارەسەری توشبوان نییە. لا بەشێکیش لە زیندانەکانی هەرێمی کوردستان لە بری چارەسەر زیندانیەکان ئاڵوگۆڕ بە مادەی هۆشبەر دەکەن. باپی ئاماری لانە پەیوەندیدارەکان لە 9 مانگی ڕابردووی ئەم ساڵدا زیاتر لە 1000 کەس بە تۆمەتی بازرگانی و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان دەستگیر کراون کە لە ناویاندا ئافرەت و کەسانی خواردتەمەن 18 ساڵ بوونیان هەیە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. دکتۆر هەژار بەخێر بن سەرتەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باسکی بزانین مادە هۆشبەرەکان چین یاخود ئەو مادانە چین کە دەستنەخانەی مادە هۆشبەرەکانە. بەڵێ مادە هۆشبەرەکان ئەتوانین پۆلینیان کەین بە دوو بەشەوە. بەشێکیان پێڵێن مادە هۆشبەرە قانونیەکان. مادە هۆشبەرە قانونیەکان لە ڕاستیە ئەگەر کەسێک بۆ نمونە قاوە زۆر بخواتەوە کە کار لەباری دەرونی بکە، یا تەنانە چای ڕەش زۆر بخواتەوە کار لەباری دەرونی بکە، ئەمانە مادەی کافاینی تایە و مادەی کافاین حسابە بە مادەی هۆشبەر. قانونیە بەڵام شتێکی غێرە قانونی نییە. وانە بۆ نمونە هەر مادەی هەر موادی هۆشبەری قانونی ئەوەی کە پێڵێن مەی بادە کوحول وانە مەشروبەکان ینی عەرەق و بیرە و شەراب و ئەمانە یعنی قانون قەدەغی نەکردوون. ئەمەش بە مادەی هۆشبەر حسابە. مادەی هۆشبەر ئێمە باسێکین بە پێی پۆلینکردنی نەخۆشیەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاوا تەندروستی دابەشیەکە. جگەرە نیکۆتینیش بە مادەی هۆشبەر حسابە.
باش نییە ئەمانە هەموو مادە هۆشبەرە قانونیەکانن بەڵام مادەی هۆشبەری تر هەیە کە ناقانونیە و ئەوەیە کە ئیتر قانون هەیە دژی و ئەو کەسی بەکاری بێنێ تووشی لێپرسینەوە بە یا بیکڕێ بەکاری بێنێ یا ئینیکە ئەمانە بۆ نمونە هەموو ئەمفیتامینەکان کە ئەمانە هوروژێنەرن هوروژێنەرن یعنی کەسەکە ئەهوروژێنن چالاکی زۆرە بێ خەوی کەمە بێ ئەمە ئەمفیتامینەکانن طبعا ئەمە بڵێن لە بازارە هەر یەکە ناوی تایبەتی خۆی هەیە بە پێ ئەو کەسانی بەکارێنن ئەمفیتامینەکان پێم وایە بە کریستاڵ زۆرتر پێ ئەڵێن کریستاڵ کۆکائین هەیە کە زۆر مەترسیدارن طبعا ئەمانە جۆرێکی ترمان هەیە کە ئێمە پێڵێن ئەوانەی کە هەست ئەشێوێنێ کە ئەو کەسە تووشی هەلوەسە ئەکا و بۆ نمونە هەندێک ماوەتمان هەیە کە لە کەتیرە و لە سرێش و لە سیکۆتین و ئەوانایە یا تەنانەت لە هەندێک بۆیە و هەندێک ماوادی کیمیاوی کە بەکارهێنرێت لە پیشەسازی و لە ژیانی ڕۆژانەی هەندێک پیشەکانە ئەمانە ئەتوانی بڵێ هەمووی جگەلەوە ئەتوانی بڵێ ئەمیش هەر زۆر لە ڕاستی ئەمانە هەمویان ترسناکەن ئەم مادانە ئەوەی کە پێڵن ئۆپیاتەکان یعنی هیرۆئین وەکو ترامادۆل حەبی ترامادۆل یا پەثەدین دەرزی پەثەدین کە بۆ ئێشی بە قۆت بەکارهێنرێ لە خەستەخانەکانە بەکارهێنرێ ترامادۆل دکتۆر لەسەر ڕاچەتە ئەینوسێ بۆ ئەو کەسانی کە ئێشی زۆر بە قوتیان هەیە و ئەوەی کە لە ناو بازارە زۆرتر پێ ئەڵێن تلیاک ئەمانە وەکوتم هێڕۆئین تلیاک پەثەدین ترامادۆل اینجا جاری وایە هەندێک دەرمان هەیە بۆ عیلاج بەکارێ بۆ نمونە هەندێک شروبی کۆکە هەیە کۆدائین ئەمانە لە ڕاستیە لە هینەکانە ئەفرۆشرێ بە پێڕەشەتەی دکتۆر بۆ کۆکە بەکاریە بەڵام لە هەمان کاتە هەندێک کەس هەیە وەکو مادەی هۆشبەر بەکارێنێ جگە لەوانە گروپێکی ترمان هەیە هەر لە مادە هۆشبەرە نایاسایەکان ئەوانەی کە پێڵێن کانابینۆئید یعنی ئەوانەی کە پێڵێن حەشیش یا گراس یا ماریڤانە ئەمانە هەمووی یەک ناوە مادە کیمیاویەکەی پێڵێن کەنەبینۆئید و ئەمانە حەشیشن ئەمانە یعنی پۆلێن ئەکرێ لە بینی ئەوانەی کە هوروژێنەرن وەکو ئەمفیتامین و ئەوانەی کە خەولێخەر و ئارامکەرن وەکو تلیاک ئەمانە لەو بینان یعنی لە هەندێک کەسا ئارام بەخش دروستەکە هەندێکی کە زەوق و نوعێ نەش ئەو شتی ئاەتێ ئەمانە بە کورتی یعنی مادە هۆشبەرەکان ئێستا مادە هۆشبەرەکان بوونەتە مەترسی لەسەر هەرێمی کوردستان ئەوانەی کە مەسەرەن بەهۆیەوە تاوان زیادی کردووە یاخود بە شێوەیەکی شتیوە کارەکانی زیاد بوون یاخود توشبوون بە بەکارهێنانی مادەی هۆشبەر چین لە کوردستان حەکیم لە ڕاستیا ئێستاەوەی کە ئێمە باسی ئەەکەین و لە زۆربەی کەناڵەکانە کە باس ئەکرێ لە ناو مشتەمەعا وەکوتم باسی مادە هۆشبەرە ناقانونیەکانە کرێەوە نیە چکە باسی وەکوتم مەشروب خواردنوانە هین جگەرە و نیکۆتینوانە باز ناکرێەوە نیە چکە کێشە نییە نەبووە بە کێشەی گەورە بەڵام مادە هۆشبەرەکان لە ڕاستیا وەکوتم هۆکان ئەتوانی بیکەی بە چەند گروپ بە چەند دەستەیەک لە هۆ بە چەند گروپێک لە هۆکانەوە مەسەلا بەڕێی من ئەبێ ئێمە لە پێشا بڵێن هۆ کۆمەڵایەتیەکان هۆ کۆمەڵایەتیەکان بۆ نمونە بێکاری گەنجان کە بێکارە بن کە پیشەیەکیان نییە هەندێک گەنج هەیە هیچ پیشەیە فێر نەبووە خوێندنی تەواو نەکردووە کرێکارێکەیە و شاگردەکەی ئەوەژ نییە وانە لەبەرەوە یەکێ لە گرنگترین هۆکان لە ڕاستیە چۆن ئەڵەی بێکاری و بێپیشەیی و نەزانینی ئیشکردن کە کەسێک هیچ پیشەیەکی نەبێ و ئەمانە یعنی بەڕێی من چکەی مازانین لە ڕاستیە بەکارهێنەرانی مادەی هۆشبەر زۆربەی هەرە زۆریان هەرزەکارەکانن یعنی تۆ بێ بڵێ لە تەمەنی 14-15 ساڵەوە بیگرە هەتا تەمەنی 24-25 ساڵ ئەمانن یعنی کە زۆرتر مادەی هۆشبەر بەکارێن ئەجنا لە تەمەنی 35 و 40 کەسیوا بەکاری نانێ مادەی هۆشبەر لەبەرەوە ئەم گروپن کە ئایندەیان نادیارە ئێستەشیان خۆش نییە بێئیشن ئیمکانێتیان نییە میهنەیە فێر نەبوون نازانن چی بکەن یعنی ئەچێتە ئەو شوێنەوە ئیتر ئەچێت
خۆی مەشغوڵەکە بە ئەوەی کە پێ ئەڵێن ئەم نێرگەلەوە ئەوانە زۆر جار لە ناو نێرگەلەکە کێشێ بۆ مادەی بۆی هەیە یعنی ئەوەی کە من هەندێک زار بازۆکی کە بڕێک مادەی هۆشبەریان تێدا بەکارێنرێ بۆی کە زۆرتر گەنجان بەڵێ ئەتوانرێ بکرێ بە سەرەتایەک یعنی بتوانرێ بکرێ بە سەرەتایەک چونکەوە تووتنەیتر یعنی لە ڕاستیا ئەو کەسەی کە خاوەنی ئەو شوێنەیە خۆی و وجدانی خۆی و تاکتیکی خۆی ئیتر ئایا هەر تووتنی ئێتیادیە تەباک بەکارێنێ ئایا لەگەڵ تەباکەکە تۆزێ مادەی هۆشبەریشی تیا بەکارێنێ بۆی خەڵک ڕاشێشێ بۆ خۆی من نازانم لە ڕاستیەوە بێ دەستگا ئاسایشیەکان ئەوە هینکەن ڕوونکەن باش باسی هۆکاری کۆمەڵاتی کە بێکاریوان هۆکارێکی زۆری بۆ نمونە بەڵێ هۆکاری تر لە ڕاستیا هۆکاری کۆمەڵایەتی تر هەیە کە ئەتوانین ڕەبتی کەینەوە بە یعنی بۆ هۆکارە خێزانەکان ینی لایەنی پەروەردە ینی بێگومان ئەگەر باوکو دایشێک ینی پەروەردەیەکی باشی مناڵەکانی خۆیان کردبێ نیان هێشت بێ یعنی مناڵەکەیان یعنی هاوڕێتی هەندێک خەڵکی خراپ بکەن نیان هێشت بێ بسوڕێنەوە بە کۆڵانەوە بە سەرجادەکانەوە نییە و ئامۆژگاریان کردبن و لە مەترسیەکانی مادەی هۆشبەر ئاگاداریان کردبنەوە فێریان کردبن کە مەترسیەکان چین چۆن ئەوانەی کە بازرگانیەکەن بە مادەی هۆشبەرەوە گەنجان ڕاو ئەکەن و نییە یعنی بێگومان ئەگەر خێزانێک ئاوا مناڵەکەی خۆی پەروەردە کرد بێ ئەگەری ئەوەی کە تووشی بەکارهێنانی مادەی هۆشبەر بێ کەمترە بۆ نمونە لایەنی ڕۆشنبیری ینی تۆ لە خێزانەکان مناڵەکان فێریەوە بکەی هەر لە مناڵیەوە گرنگی بن بە کتێب خوێندنەوە گرنگی بن بە هونەر بە وێژە بە ئەدەب بە شیعر وانە بە ئیشی دەست بە کەسابەت بە پارەپیاکردن بە هەستکردن بە لێپرسینەوە زۆر زەحمەتە گەنجێکی ئاوا کە ئاوا بەم شێوەیە پەروەردەکرابێ زۆر زەحمەتە هەڵبخەڵەتێنرێ و لەلایەن بێوجدانەکانەوە ڕاو بکرێ و فێری هینیکەن فێری مادەی هۆشبەریکەن گروپێکی تر هەیە توانین بڵین ئەوانەی کە کەوابوو ئەگەر لە خێزانێکەوە هاتبێ ئەو کەسەکە ئاوا پەروەردە بەو شێوەیە نەکرابێ بە کوردەکەی بەرەڵا کرابێ ئەگەری ئەوەی زۆرە کە ئەو ڕێ خراپە بگرێ گروپێکی ترمان هەیە لە هۆی بەکارهێنانی مادەی هۆشبەر ئەتوانین بڵێ هۆ دەرونیەکانە هۆ دەرونیەکان بۆ نمونە هەندێک کەس هەیە بەڕاستی مادەی هۆشبەر ئەخوا بێ ئەوەی بەخۆی بزانێ نەخۆشی دەرونی هەیە و نەخۆشی دەرونیەکە نەخۆی ئەزانێکە نەخۆشی دەرونی هەیە و نەکە سوکاری ئەزانێکە نەخۆشی دەرونی هەیە و ئەمانە بە شێوەیەکی وردە ئەو مادە هۆشبەرە بەکارهێنن وەکو عیلاج یعنی خۆی کە ئەنەما عیلاجی خۆی ئەکا بەڵام نازانێکە نەخۆشی دەرونی هەیە بۆ نمونە هەندێک کەس هەیە نەخۆشی شیزۆفرینیان هەیە نەخۆشی شیزۆفرینیان هەیە و نیشانەکانی نەخۆشی شیزۆفرینیا بێگومان زۆرە یعنی کارەکاتە سەرکەسێتی هەستی ئەشێوێ بیرکردنەوەی ئەشێوێ ترسی زۆری بۆ دروستە بێنە ئارامە بێ لەبەرەوە بۆی هەیە ئەمانە فعلەن ئەگەر جارێت تووشی ئەمما دەهۆشبەرە بن تر بەکاری بێنن جگە لە هۆی کۆمەڵاتی و دەرونی بەڕێزت باسی هۆکاری سیاسیش لە توشبوون بە مادە هۆشبەرەکان هەیە ینی باردۆخی سیاسی وڵات ئابووری ئەمانە ڕۆڵیان هەیە بێگومان یعنی من کە باسی ئەوم کرد کێشەی بێکاری یعنی ئێستا ئەگەر لە کوردستانە باسی بێپیشەیم کرد یعنی نەبوونی پیشە و باسی بێ ئیشیم کرد وانە ئەگەر لە کوردستانە بۆ نمونە بازاڕێکی ئابووری بەڕاستی ئازاد هەبێ کە ئەوانەی کە کاسبن کە سەرمایه‌دارن کە حەز لە کەسابەتەکەن حەز لەوە ئەکەن پرۆژەی بەرهەمهێنەر دروستکەن لە کوردستانە ئەگەر ئەوە هەبێ و حکومەت ئەوانەی کە سیاسەتی ئابووری و دارایی ئەم مجتەمەعە ئەم کۆمەڵە ئەم ناوچەیە داڕێژن هانی ئەم خەڵکانە بن کە پرۆژە دروستکەن و اقتصادی ئەم وڵاتە باری ئابووری ئەم وڵاتە ببوژێنەوە ئەو وەختە ئێستا ئێمە زانین کە دامەزران زۆر کەمە دامەزرانی گەنجان ئەنی لە کاتێکا کە یەکەمەکانی دووهەمەکانی سێهەمەکانی زانکۆکانی کوردستان ئەوە هی 3-4 ساڵی پێشوو دانامەزرێن تەنانەت بۆ نمونە دەرچوانی کۆلیجی پزیشکی ددانەوانەی کە بن بە دکتۆری ددان دەرچوانی کۆلیجی دەرمانسازی ینی ئەمانە خەڵکێکن کە هەرە زیرەکەکانن ئەمانە کە لە ئامادەیی دەرچوون 94 و 95 و ئەوانیان هێناوە تێکڕای نمرەکانیان ئەمانە ئێستا بەشێکی زۆریان زۆربەیان ینی بەوەجبە دانەمەزراون
لەبەرەوە ئەمە هەمووی بووە بەهۆی کابوو لەلایەکەوە دانەمەزران لەلایەکەوە نەبوونی پرۆژەی بەرهەمهێن ئەو پرۆژانەی کە بە هەزاران کرێکار ئیش بکاتیایە و لەلایەکەوە نەبوونی بەڕاستی یا کەمی پەیمانگەی فێرکردنی پیشە لە ڕاستە لە وڵاتانە ئێستا تۆ بڕۆ بۆ بەڕێوەبەرایەتی کار لە شارێکی ئەڵمانیا هەر بڕۆ بۆ بەڕێوەبەرایەتێکە یعنی سەدان جۆر پیشە هەیە و تۆ وەکو گەنجێک کە بێ ئیشی ئەچیت بۆ شوێنی پسپۆر لەو بەڕێوەبەرایەتیە مەسەلا نازانی چی هینێ بکەیت چ پیشەیەک هەڵبژێری بۆ نمونە لە شەشی ئامادەیی دەرچوو یا دەرنەچوو یا لە تا سێ ناوەندی خوێنوە ئەبێ ئیشکەی حکومت بانکەکە یعنی ئەبێ ئیشکەی بێ شتێ بکەیت ئەی نابێتەوە لە ماڵەوە دانیشیت بسوڕێتەوە لە چاخانەکان دانیش نابێ بانکەکە وەرە بە چیەژی چیەکەی داواتێکا بێت یعنی نابێ نەچیت کە ئەچیت بۆ نمونە بەجارێ هەر پیشەیە ڤیددیۆیەک شریتێکی ڤیددیۆیی هەیە لە بەرامبەر شاشەیەکە ئەتوانی خۆت ئەڕۆی ئەگەڕێی ئەمە پیشەی سەرتاشیە ئەمە دارتاشیە ئاسنگەریە ئەلکترۆنیاتە سەعات چاکردنە ئەو هەموو پیشەیەکە لە دنیا هەیە بۆ خۆت یەک هینەکان دەرێنی فلیمەکە دەرێنی لە بەردەم شاشەکە ڕاوەسی دانیشی سەیریەکەیت و بزانی ئایا ئەم پیشەیە ئەوەیە بۆ تۆ و ڕاوێژکار هەیە ڕاوێژکاری پیشەیی هەیە ڕاوێژکاری کارکردن هەیە هەمووی ئەمانە یارمەتی گەنجانەیە ئەوەی حەزەکە فێری پیشە بێ فێری پیشە بێ بچێتە پەیمانگەی فێربوونی پیشەکە عادەتەن بەلای کەمەوە 3 ساڵە هەیە 2 ساڵ 3 ساڵ و ئەوەشی کە هیواژ هەیە ئەڵێ بتاقەتی ئەمەم نییە ینی بخوێنم ئەمە ئیشکەم کرێکار بم بڕم بە کرێکاری خەباتە بە کرێکاری بینا ئەو وەختە ئەو ڕاوێژکاری کارە لە بەڕێوەبەرایەتی کار یارمەتی ئەیە پێی ئەڵێ چۆن فێر بێ مقابلە بکە چۆن بگەڕێ بە دوای ئیشە ئەمانە هیچی لە کوردستانە نییە ئەمانە هیچ شتێکی لە کوردستانە نییە لەبەرەوە ئەبینین ئەو بێکاریە گەورەیە کە هەیە ئیتر خەڵکی گەنجی ناومێت کردووە ئەیبینین بەشێکیان هەیە بەڵێ ئەگەر میوانەکەی هەولێرمان ئامادە بێ بەڵێ کاک سەرمەن زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەمان دەگە سەرەتا لەوە دەست پێ بکەین سەبارەت بە ئامارەکانی مادەوە ژبەرەکان ئێوەکو ڕێکخراوێک کە لە بوارە کار دەکەن ئامارەکان چین و ئایا ئامارەکان مەترسیدارن؟ بەداخەوە کاک حەچیم سڵاو لە بەڕێست و لە میوانە بەڕێزەکەتان بخۆی با بڵێم بڵاوبوونەوەی مادەوەژبەر دیاردەیەکی جیهانیە پەیوەندی باڵکەوتی جوگرافیەوە هەیە بۆی ئەوەی هەرێمی کوردستانیش کەوتۆتە سەر ئەو هێڵەی کە وەکو هێڵی ترانزیت بۆ گواستنەوەی باڵێن بازرگانیکردنی مادەوەژبەر بەکاردێت بەداخەوە ئامارەکانی بەکارهێنان و بازرگانیکردن لە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە ئەگەر من ئامارێک بۆ بەڕێستان ڕابگەێنم لە شاری هەولێر و سلێمانی لە ساڵی 2006 کە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی مادەوەژبەرەکان دامەزراوە ئەو ساڵە تەنها 30 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەوەژبەر دەستگیر کراون ئەگەر بێت و ماوەی 10 ساڵی ڕابردوو بۆ نمونە ساڵی 2009 27 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەوەژبەر دەستگیر کراون بەڵام تەنها لە 6 مانگیەکەمی ئەم ساڵ واتە ساڵی 2009 650 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەوەژبەر دەستگیر کراون ئەم ئامارە پێمان دەڵێت کە ڕێژەی ئەو کەسانەی بازرگانی بە مادەوەژبەر دەکەن و هەروەها ڕێژەی بەکارهێنەری مادەوەژبەر لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە. بەڵێ زۆر باشە بەس هۆکارەکانی زیادبوون ئەوەندەی کێوە دیقەتان دابێ هۆکارەکانی چییە کە مەسەرەن ساڵ دوای ساڵ بەکارهێنانی و بازرگانیکردن زیاد دەکات؟ هۆکارەکان بەڕێز دکتۆر ئاماژەی بە هەندێک لە هۆکارانە کرد هۆکاری سەرەکی دەتوانین بڵێن وەکو باسم کرد ئەو هەڵکەوتە جوگرافیە کە هەرێمی کوردستان کەوتۆتە سەر ئەو هێڵە ترانزیتەی کە بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر لە ڕێگەی وڵاتانی ئێران و ئەفغانستان کە لێرە هەرێمی کوردستان وەکو هێڵێکی ترانزیت بەکاردێ بۆ گواستنەوەی ئەو مادانە بۆ وڵاتانی کەنداو هەروەها ئەگەر بین لە واقعی هەرێمی کوردستان بڕوانین لە ماوەی ڕابردوو لە چەند ساڵی ڕابردوو کە هەرێمی کوردستان تووشی با بڵێن قەیرانی دارایی و بێکاری بۆ کامەیەکێکە لە هۆکارەکان هەروەها با بڵێن کاریگەری لاساییکردنەوە کە یەکێکە لە ئەوەی کە با بڵێن مادەوەژبەرەکان ڕووی لە زیادبوون کردبێ هەروەها
ئێمە لە هەرێمی کوردستان کێشەیەکی سەرەکیمان هەیە کە ئێمە یاسایش تایبەتمان نییە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم پرسە. ئەمەش وای کردووە کە ئەگەر کەسێک بەپێی ئەو یاسایی کە ئێستا لە هەرێمی کوردستان کاری پێدەکرێت کە یاسای ژمارە 16 ساڵی 1965 عێراقیە، ئەو یاسایە لە ئێستادا لە عێراق کاری پێ ناکرێت. ئەمە هۆکارێک کە دەتوانین بڵێن بۆ زیادبوونی مادەی هۆشبەر. بۆچی؟ چونکە لە یاساکە با بڵێن چارەسەری دانەناوە. ئێستا دەیان کەس هەن ئالوودەی مادەی هۆشبەر بوون، یان خۆت بۆ جارێک مادەی هۆشبەریان بەکارهێناوە دەیانەوێت دەستبەرداری بەکارهێنانی مادەی هۆشبەر بن، ناوەندێکی چارەسەری پزیشکی نییە بتوانن چارەسەری پزیشکی لێوەرگرن. ئەگەر بێت و خۆیان ئاشکرا بکەن بەپێی ئەو یاسایە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە دەستگیر دەکرێن، هەروەها ڕوبەڕووی یاسا دەبنەوە. ئەمە ڕەنگە حاڵەتێکی دروست کرد بە بۆی کەسەکان خۆیان با بڵێن ڕادستی دادگانەکەن بۆی نەگیرێن. بۆیە ئەم حاڵەتە بۆتە هۆی ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ بەکارهێنانی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان ڕووی لە زیاد بوون بکات. بەڵێ بەس کاک سەرمەندەوەی کە بەڕێز وتت ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان کار بە یاسا کۆنەکەی عێراق ساڵی 1965 دەکەین لە 2017 یاسایەک دەرچووە، یعنی کام بەکار بە کام یاسایە دەکرێتەوە پێ دوای زەرورە لەم خولەی پەرلەمان هەرێمی کوردستان بێتە خاوەن یاسایەک بۆ ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان؟ کاک حەشیم لە هەرێمی کوردستان ئەو یاسایی کە ئێستا کاری پێدەکرێت ئەو یاسایە لە عێراق ڕەت کراوەتەوە. لە ساڵی 2017 یاسای ژمارە 50 دەرچوو لە پەرلەمانی عێراق. ئەو یاسایە کۆمەڵێک خاڵی ئیجابی زۆر باش تێدایە. بۆ نمونە وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکان با بڵێن ئیجبار دەکا بەکردنەوەی سەنتەری چارەسەری پزیشکی بۆ کەسانی توشبوو، هەروەها کەسانی ئاڵوودەبوو یان توشبوو بە بەکارهێنانی مادەی هۆشبەر لەگەڵ کەسانی بازرگان جیا دەکاتەوە. لە ڕووی حکمی یاسایەکەوە ئەو کەسەی کە با بڵێن مادەی هۆشبەر بەکاردێنێ بە هەمان شێوە سزا دەدرێت، بەڵام ماوەی سزایەکەی لە سنتەری چارەسەری پزیشکی بەسەر دەبات، چارەسەری پزیشکی و دەرونی. ئەوەی کە هەیە ئەمە با بڵێن بۆ خۆی بەپێی بڕیاری ژمارە 35 ساڵی 2011 ئەنجومەنی شورا هەموو ئەو یاسایانەی کە تابع ئیتحادیان هەیە ئەو یاسانە لە هەرێمی کوردستانیش دەبێت نافز بکرێت لەبەرەوەی کورد ئەندامە لەو دادگایە. بەڵام تەنها ئەوەندەیە لە پەرلەمانی کوردستان دەکرێت خوێندنەوەیەکی بۆ بکرێ و بکرێتە یاسا پەسەند بکرێت. وەزارەتی تەندروستی و لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە وەزارەت تەندروستی کە بە سەرۆکایەتی وەزیری تەندروستی و لایەنە نوێنەری وەزارەتی پەیوەندیدارەکانە لە خولی پێشووی پەرلەمان ئەم یاساییان هەموار کرد و هەندێک دەستکاریان کرد بە زۆرێک لەگەڵ واقعی هەرێمی کوردستاندا بگونجێ، ناردیانە پەرلەمانی کوردستان. بەداخەوە لە پەرلەمانی کوردستان تەنها خوێندنەوەی یەکەمی بۆ کراو، دواتر جارێشتر نەخراوە بەرنامەی کار بۆی پەسەند بکرێت. بۆیە داوا دەکەین لەم خولەی پەرلەمان بە هەر شێوەیەک بێت کە ئەم یاسایە بچێتە بواری جێبەجێکرد، ئەو پرۆژە یاسایە بکرێت بە یاسا و بۆی لە هەرێمی کوردستان کاری پێ بکرێت. بەڵێ یعنی ئێستا کار بەکەم یاسایە دەکرێت لە کوردستان کە مکۆرەکانی چین، یعنی ئەو یاسایی کە بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەرەکان کاری پێ دەکرێت؟ ئەو یاسایی کە ئێستا لە هەرێمی کوردستان کاری پێ دەکرێت کاک حەشیم یاسای ژمارە 16 ساڵی 1965 ئاشکرا ئەو یاسایە لە کاتێکدا دانراوە کە واقع و هەلومەرجی عێراق و هەرێمی کوردستان زۆر جیاواز بۆ لەگەڵەوەی ئێستا. بەپێی راپۆرتی نەتەوەیەکگرتوەکان تا ساڵی 2023 عێراق تەنها وەکو وڵاتێکی ترانزیت بووە، بەڵام بەپێی دوایین راپۆرتی نەتەوەیەکگرتوەکان عێراق بە هەرێمی کوردستانیشەوە وەکو وڵاتێکی بازرگان و بەکارهێنەر و با بڵێن وەکو وڵاتی ترانزیتە. ئەمە پێناسەی لە راپۆرتی نەتەوەیەکگرتوەکان داهاتووە کەواتە هەڵومەرج و واقع گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئەگەر یاسایەک تەمەنەکەی ئەوەن دەبێ حتمما لەگەڵ واقعی ئێستادا ناگونجێ. کەم و کوڕێکی لەوەدایە ئەم یاسایە کە ئێستا لە هەرێمی کوردستان کاری پێ دەکرێت کەسی بازرگان و بەکارهێنەر وەکو یەک سیر دەکات کە لە ڕوانگەی ئێمە و لە ڕوانگەی با بڵێن دکتۆریش وەکو کەسێکی پسپۆر ئەو کەسەی کە با بڵێن مادەی هۆشبەر بەکاردێنێت دەبێ وەکو نەخۆش مامەڵێ لەگەڵدا بکرێن، نەک وەکو تاوانباریان وەکو تۆمەتبار. بەڵام بەداخەوە ئەو یاسایە کە لە هەرێمی کوردستان کاری پێ دەکرێت جیاوازی لەنێ ئەوانە ناکە، تەنها جیاوازی لە شێوازی حکومەکەیدا هەیە. ئەویش ئەوەیە با بڵێن ئەو کەسەی کابازرگانە سزای لە سێدارەدان بەسەردا لەسەپێنرێ، بەڵام لە ئێستادا لە هەرێمی کوردستان کار بە یاسای سزادان ناکرێت. ئەوەیە کە حکومەکەی گۆڕاوە بۆ سزای هەتاهەتایی. هەروەها ئەو کەسەی کە بەکارهێنەری مادەی هۆشبەریشە بەپێی ئەو بڕەمادەی کە دەستی بەسەردا دەگیرێت لەگەڵیدا دادوەر بڕیا لەسەر کەیسەکەی دەداواتە ماوەی حکومەکەی دیاری دەکا. یعنی ئەو ماوەیە هەردووچیان هەر لە چاکسازی با بڵێن هەر لە بەندیخانە ماوەکەی ماوەی بەند سزاکەیان بەسەر دەبن
کە بۆ خۆی نابێت لە ڕاستی داوا بێت دەبێت ئەو کەسەی کە بازرگانە ئەوە با بڵین وەکو تاوانبارێک سیر بکرێت دەبێت بە تونترین شێوە سزا بدرێت بەڵام ئەو کەسێک کە بەکارهێنەری مادەی هۆشبەرە دەبێت وەکو نەخۆش مامەڵی لەگەڵدا بکرێت سزا بدرێ بەڵام دەبێت ماوەی سزایەکەی لە سنتەرێکی چارەسەری پزیشکی دەرونی ماوەی با بڵین ماوەی حکومەکەی بەسەر ببە ئەمەیە جیاوازی نێوان ئەو یاسایی کە لە عێراق پەسەند کراوە ئەو یاسایی کە لە هەرێمی کوردستاندا کاری پێ دەکرێت لە هەرێمی کوردستان ئەو یاسایە ئەوەیە کە با بڵین لایەنی جێبەجێکاری ئەم یاسایە تەنها دەستگا ئەمنیەکانن ئەویش کەسەکە دەستگیر دەکەن و پەراوی لێکۆڵینەوەی بۆ دەکەنەوە و ڕەوانەی بەردەمی دادوەری لێکۆڵینەوە دەکرێت دادوەر بڕیا لەسەر کەیسەکە دەدات واتە لایەنە پەیوەندیدارەکانی تر زۆر ڕۆڵیان نییە لە جێبەجێکردنی ئەم یاسایە بەڵێ سوپاس دەکەم کاک سەرمەند دواتە گرم و لای بەڕێزت دکتۆر ژات سەبارەت بە مەترسیەکانی چ لە ڕووی ئاسایشینەتەوەییەوە چ لە ڕووی ئابوووریەوە چ لە ڕووی تەندروستیەوە مەترسی و مادانە چین لەسەر کۆمەڵگەیە وڵا زۆر بە کوردی پێشەوە بێمە سەر وەڵامی پرسیارەکە ئەوەی کاک سەرمەند وتی زۆر ڕاستە و بەڕاستی هیوادارم ئەوان وەکو ئەو ڕێکخراوە ڕێکخراوی ڕۆشنبیری و هۆشیاری دژی مادەی هۆشبەر فعلەن ئەمە بجوڵێنن یعنی ئەبێ ئێوە بەرپرسیار ئێسەیەکێکن لە بەرپرسیارەکان ئەم ڕێکخراوە کە ئەمە یعنی پەیوەندی بکەن بە پەرلەمانی کوردستانەوە و بەڕاستی یاسای 68 بەڕاستی یاسایە کە یعنی ئەبێ هەر نەهێڵرێ ینی بە چ معنایەک ئەو کەسێک کە بازرگانیەکە بە مادەی هۆشبەرەوە لەگەڵ ئەو کەسەی کە قوربانیە و نەخۆشەکەی لە یەک زیندان نابێ کارەساتە یعنی ئەمە ینی شێکی ئەسڵەن عیبە یعنی نەخۆش سیر و لەگەڵ تاوانبارە وەکو یەک یعنی لە یەک زیندان نابن و ئەمیش حکم بدرێ و ئەویش حکم بدرێ لەبەرەوە فعلەن و ئەو یاسای عێراقیش لە ڕاستیە یاسای ژمارە 50 بەڕێی من ئەبێ پەرلەمانی کوردستان نابێ ئەو یاسای وەکو خۆی یعنی بیزەبت وەکو ئەوە وەرگێ بۆچی چونکە لەوەشە یعنی لە ڕاستیە تۆ ئەوی بڵێ یعنی بەکارهێنەر هەر حکم بدرێ بەڵام حکومەکە لە سێنتەرێکی چارەسەری دەرونیا بکرێ ئەوەش هەر غەڵەتە بۆچی چونکە یعنی معنای تۆش هەر حکمدا و بە زۆر ئەتەوێ عیلاجیکەی بەڵام عیلاج بە زۆر ناکرێ ینی تۆ ئەبێت لە ڕاستیە ئەمە بیتە دەست پزیشک و بە تایبەتی پزیشکی دەرونی و ڕاوێژکاری کۆمەڵایەتی ڕاوێژکاری دەرونی ئەبێ ئەمانە ئەم نەخۆشانە عیلاجکەن و بە زۆر و حکموانە نییە کەوا بۆ ئەو یاساش هەر یاسایشی پڕکەم و کورتیە یعنی بەڵام هەرچی چۆنە بێ لەوەی ئێمە باشترە باشنی کورتی پێویستمان بە یاسایەکی نوێ و هەیە بۆڕبوونەوە بە تەکید یعنی سوود لەو یاسا تازەی ژمارە 50 پەرلەمانی عێراق وەرگرین بەڵام یعنی گۆڕانی تیا بکەین و باشتری بکەین اینجا لەسەر یعنی زیانەکانی لە ڕاستیە هەر بۆی تەواو شتەکان باسکەین لە ڕاستیە یەکێ لە هۆکانی ئەوەی کە بۆچی بەکارهێنانی مادەی هۆشبەر زۆر بووە ئەتوانی بڵێ بەڕاستی ئەبێ پرسیار لە دەستگاکانی بەرپرسیار بکەین پۆلیس و ئاسایش و دەستگانی هێنەکان کە مەفروزە ئەمانە بەرەنگاری مادەی هۆشبەر بنەوە ئۆکەی دەستخۆشیان لەکەن ئەوەی کە ئەبینین ئەیگرن لێرە و لەوێ بەڵام بەڕاستی وا دیارە هێشتا کەم و کورتی هەیە هێشتا بۆشایی هەیە هێشتا کەلەبەر هەیە کون و کەلەبەر هەیە کە لەوێوەیە نەژوورێ و ئەوە لە ڕاستیە ئەبێت یعنی وەکوتم دەستگاکانی ئاسایش و پۆلیسی بەرپرسیار لە بەرەنگاربوونەوەی کەلەبەری وەکوچی هەیە بەڵێ وەکون و کەلەبەری وەکوچی بەڵێ من لەو بڕوایم یعنی ئەبێ گومانی ئەوە بکەین کە چاولێپۆشین هەیە ئەبێت تەنانەت گومانی ئەوە بکەین کە خەڵکانێک لە پشتی ئەم بازرگانیەوەن چونکە کاک حەکیم ئەم بازرگانیە ملیۆنەها دۆلاری قازانشتیایە ینی پڕ قازانجە لەبەرەوە بەداخەوە ئێمە سەردەمەکە سەردەمی قازانجە سەردەمی مادیە لەبەرەوە ئەبێ گومانی ئەوە بکەین کە ئەوانەی لە پشتی ئەم بازرگانی مادەی هۆشبەرەوەن هینن ئەبێ گومانی ئەویان لێ بکەین کە خاوەندە سەڵاتەکانە بە شێوەیەک لە شێوە ناوبڕێکمان هەیە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شار باژێر
شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز، فانسینێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە. کارگەی شربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر، ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارشم دەیتەوە ویستمەوە لای کاک سەرمەد سەبارەت بەوەی کەوتت پێدوایە بەرپرسی باڵا لە پشت زیادبوونی بازرگانێکی بە مادە هۆشبەرەکانەوەی لە وڵاتانی دنیا مافیا هەیە. لە کوردستان مافیا دروست بووە، مافیای مادەی هۆشبەر. لە ڕاستیە خۆی مافیا یعنیشی یعنی تاوانی ڕێکخراو، ینی بە نیزام تاوان ئەکرێ. لەبەرەوە بەڵێ بێ و گومانە بکەین، یعنی ژنا مەسەلە ئەو هەمووە بڕە زۆرەی کاک حەکیم یعنی قاچاقیکردنی مازانین ئێران یعنی ئەو دەرگا فراوانە گەورەیە کە لێوە یەتە ژوورێ بەگشتی ئێران ئیتر ئایا لێەوە لە ئەفغانستانەوەی و ئێران خۆشی تیا ئەڕوێنرێ و مادە هۆشبەرانە زۆریان. باشە ئێمە یعنی سنوورێکی دوور و درێژمان هەیە وانە لەگەڵ هینا لەگەڵ ئێرانە. لەبەرەوە ئەم سنوورانە یعنی پاسەوانەکانی سنوور ئەبێ دەور ببینن، گەورەکان یعنی ئەوەی کە لیوایە، ئەوەی کە مەسئولی گەورەی پێشمەرگەی لەو ناوچانە، ینی ئەمانە ئەبێ ورد مراقبەی ئەمانە خۆیان بکرێ، بزانین ئایا ئیشەکان بەباشیەکەن. و وەک وتم جگەلەوە مەسلەی دەستێوەران لە دادگاکانە، ینی دەستێوەران هەیە لە دادگاکان. لەبەرەوە کە هیچێک بۆ نمونە بازرگانی گومانی ئەوەی لێکرێ بازرگانێکی گەورەی مادەی هۆشبەرەوە یا تەسهیلی کە ئاسانی کە یا چاو بپۆشێ. ئەنی ئێستا تۆ تەسەوەر کە هێشتی مەسئولێکی گەورە بێ لەسەر سنوورێک، ناوچەیەکی گەورە 50 کیلۆمەتر سنووری بینی ئێران و کوردستان. ئەگەر ئەمە مەسەلا چاوپۆشی بکە لەوەی کە بڵێ ئەم هەفتەیە گوێمێنێ، ینی پاسەوانیش نەکەن مشکیلە نییە. یعنی ئەمە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ڕێگە ئەیە، یعنی تەختیتە پلانە کە باوەسی خۆی بێتە ژوورێ لەو ماوەیە. لەبەرەوە اینجا بڵین خەڵکی بەرپرسی گەورە سزانە دراوە لە سەر مادەی. من ئاگادار نیم، نازانم، بەس بڕوا ناکەم، هین ناکرێ، نایڵن یعنی نایڵن. اینجا هەر لەسەر مەترسیەکانی دەگرم وڵای بەڕێز باشمە لای کاک سەرمەد بە یارمەتیتان. کاک سەرمەد بەڕێز سەبارەت بەوەی کە باس کرد کە لیژنەیەک هەیە، لیژنەی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان، تەنها سەراستی وەزارەتی تەندروستی بڵین سەرپەرشیدەکایە پێویستی بە بەر فراوانترکردن یاخود بەڕێز بۆچی پێ دوایە تەنها مەسەلەن دامودەستگا ئەمنیەکان لە مڕوە ڕۆڵ دەگەن؟ ئەرکێکی هەمەلایەنە نییە کە ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکە؟ بەڵێ بخۆی بە پێی بڕیارێک لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز وەزیری تەندروستی و بە ئەندامێتی لایەنە نوێنەری وەزارەتە پەیوەندیدارەکانی تێدایە، هەروەها نوێنەری دەستگای ئاسایش لە سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە ئاسایش هەولێر ئەندامن لەو لیژنەیە. بەڵام با بڵێن دەسەڵاتەکانی ئەم لیژنەیە تا ئاستێک سنووردارە. ئەوەی کە هەیە با بڵێن ئێمە پێمان باشە یا خۆت پێشنیارمان کردووە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانیش لەسەر خەت بووینەوە، هەوڵ دەدەین لەبەرەوەی بۆ خۆتان دەزانن پەرلەمانی کوردستان و کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دواکەوت. ئێمە لە بەرنامەماندایە لەگەڵ لایەنە لیژنە پەیوەندیدارەکان لە پەرلەمانی کوردستان سەردانیان بکەین و پێمان پێشنیاری خۆمان بخەینە ڕوو، وەکو دکتۆر باسی کرد. ئێمە
لە هەوڵداین کە بە هەر شێوێک بێت لەم خولەی پەرلەمان ئەو یاسایە با بڵێن ئەو پرۆژه یاسایە بکرێ بە یاسا. ئێمە پێشنیاری ئێمە بۆ ئەم لیژنە باڵایە ئەوەیە کە لە زۆربەی وڵاتانی جیهان لیژنەی باڵای بەرەنگاربوونی مادەوەژبەرەکان لەلایەن خودی سەرۆکوەزیران یاخود سەرۆکی وڵات سەرۆکایەتی دەکرێەوە ئەندامان تێدا وەزیرە پەیوەندیدارەکانن لەگەڵ ڕێزم بۆ ئەو لیژنە باڵایی لە هەرێمی کوردستاندا هەیە لیژنەکە با بڵێن لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی گشتیەکان ئەندامن تێدا ئەم لیژنەیە با بڵێن بەرەنگاربوون و مادەوەژبەرەکان پێویستی بە بڕیاری یەکلاکەرەوەیە یعنی بۆ نمونە ئەم لیژنەی لە هەرێمی کوردستان هەیە زۆر جار پێویست ڕەنگە دەسەڵاتەکانیان سنووردار بێ نەتوانن کۆمەڵێک بڕیار بدەن بەڵام ئەگەر سەرۆکوەزیران یاخود با بڵێن سەرۆکی هەرێمی کوردستان خۆی سەرۆکایەتی ئەم لیژنەیە کرد پێویست ناکات بگەڕێتەوە بۆ سەروی خۆی وە خۆی خاوەن بڕیار دەبێت لەو لیژنەیە بۆیە دەکرێت کۆمەڵێک بڕیاری زۆر با بڵێن توند و زۆر ڕێکاری پێویستی جددی بژیرێتە بەر بۆی با بڵێن ڕێگە لە بڵاوبوونەوەی مادەوەژبەرەکان بگرێت ئەوەی بەڵێ بەس کاک سەرمان سەبارەت بە مەسلەی ئەو مادەوەژبەرانە هیچ ئەوەی کە لە ناوخۆی کوردستان بەرەمێنن یاخود زۆربەیەوەی کە لە وڵاتانی دراوسێەوە دەهێنرێنە هەرێمی کوردستان حاڵەتی وها بووە مەسەلەن چاندنی ئەو مادەوەژبەرانە لە هەرێمی کوردستان تۆمارکرابێت بەخۆی زیاتر وەکو بازرگانی وەکو هێنانە بەڵام حاڵەتی چاندنی شەبووە لە هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای هەولێرەوە لە سنووری پارێزگای دووەک و لە سلێمانیش بە هەمان شێوە چێڵگەی تایبەت بە بەرەنگاربوون بە چاندنی مادەی هۆشبەر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستی بەسەردا گیراوە بەڵێ ئەو حاڵەتانە هەبووە لە هەرێمی کوردستان. بەڵێ ئەی سەبارەت بە زیندانیەکان پێشتر چەند بەرپرسێکی بۆ نمونە بەڕێوەبەرایەتی مادەوەژبەرەکان لە سلێمانی باسییان تەنە زۆرجار لە زیندانەکانیش لە ماوەی ڕابردوو مەبەستم ئاڵوگۆڕ بە مادەی هۆشبەر و بازرگانی پێوە کراوە ئایا زیندانەکانی وەکو پێویست ئەوانەی کە توش دەبن ینی لەوێ چارەسەری پێویستیان بۆ ناکرێت لەوێش دووبارە ئاڵوگۆڕ و بازرگانی کردن بەکارێنانی مادەی هۆشبەر هەیە؟ کاک حەچیم ئێمە ناتوانین 100% ئەو زانیاریە با بڵین ئەوە پشتڕاست بکەینەوە کە فعلەن بازرگانیکردن یاخود با بڵێن هێنانی مادەی هۆشبەر بۆ نێو بەندیخانەکان هەیە یاخود نییە چونکە ئەو کەسانەی کە با بڵێن مادەی هۆشبەر دێنە ناو بەندیخانەکان ڕەنگە بە شێوازێک بهێنن کە ئەسڵەن با بڵێن دەست بە سەرداگرتنی تۆزێک ئەستەم بێت لە شوێنێکدا لە شاردرێتەوە کە ڕەنگە نەکرێ پشکنینی بۆ بکرێت لەلایەن ئەو با بڵێن پاسەوانانەی کە سەرپەرشتی کاری پاسەوانی لە چاکسازیەکان دەکەن ڕەنگە لێرە و لەوێ هەندێک حاڵەت ڕوویدابێ بەڵام بەو شێوێژ نییە کە هەندێک جار باز دەکرێت ئێمە سنتەری چاکسازیەکان ڕاستە ینی کەم و کوڕی هەیە لە ئیشەکانیان بەڵام کاری زۆر باشیشیان کردووە ئەوەی کە هەیە کاک حەشیم بۆ خۆی بەپێی یاسا دەبێت هەموو سنتەرەکانی چاکسازی پۆلێن بکرێن واتە بە جۆری تاوانەکانیان پێکەوە دابدرێن بەڵام ئەوەی هەبووە لە هەرێمی کوردستان ئەوەی ئەو حاڵەتانەی دروست کردەوە ئەوەیە کە پۆلێن نییە لە سنتەری چاکسازیەکان بۆ نمونە کەسێک لەسەر هەر مادەیەک بگیرێت هەمویان پێکەوە لە شوێنێکدا کۆ دەکرێنەوە ئەمە خەلەلێکە کە هەبووە لە سنتەری چاکسازیەکان ئێمە پێشترش لەگەڵ بەڕێوەبەرایەتی چاکسازی هەولێر لەسەر ئەم بابەتە قسەمان کردووە ئەوان پێیان وایە کە پۆلێنکردن لە ئێستادا تۆزێک زەحمەتەوە لەو کاریشیان لەسەر کردووە بەڵام بە شێوەیەکی ئەوە نییە 100% بەپێی ئەو ستاندار دەبێت بۆیە با بڵێن هێنان و بردننی مادەی هۆشبەر یاخود با بڵێن ئاڵوگۆڕی لە نێو بەندیخانەکان هەتا حدێک هەبووە بەڵام بەو شێوەیە نییە کە باز دەکرێت یاخود بۆ شێوە زەقە نییە کە بە ئاشکرا هێنان و بردننی پێوە بکرێت لەوانەیە چەند حاڵەتێک بوو بێ و ڕوویدابێ و ئەویش لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانی نێو چاکسازی دەستی بەسەردا گیراوە. سپاس دەکەین کاک سەرمەند دکتۆرە ژابگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بە زیانەکانی دوایش بینە سەر چۆن ڕوبەڕووی ببینی یاخۆ چارەسەر زیانەکان لە ڕاستیە بەپێی ئەو مادەیە کە بەکارهێنرێت بۆ نمونە ئەوەی کە پێڵێن تلیاک ئۆپیاد هێڕۆئین ئەمانە لە ڕاستیە ئەگەر بۆی هەیە ئەگەر کەسەکە بە دەمار لە خۆی با بۆی هەیە یەک دەرزی لە خۆی باو بمرێ
یەکسەر بمرێ یا ئەگەر تەنانەت بە هەڵمژین بێ و نەخۆشی تریە بێ بۆ یەکسەر بیکوژێ تەنانەت کریستاڵ ئەوەی کە ئەمفیتامینەکان لە ڕاستیا وەکو ژەهر وایە بۆ دڵ و بۆریەکانی خوێن ینی زۆر کەسەیە بە ئەمفیتامین ئەمرێت حسابی ئەمرێت ینی بەهۆی هینی دڵەوە نەخۆشی دڵەوە نەوعەکانی تر بۆ نمونە کۆکاین و ئەوانە هەر زۆر مەترسیدارن بۆچی چونکە ئەو کەسە والێ ئەکا کە دنیای لێ تێگەچێ بە بە بەشەرێکی تر ینی دنیا بە نەوعێکی تر ئەبینێ خۆی بە نەوعێکی تر ئەبینێ و بۆی هەیە یعنی ببێ بە دڕندەیەک ینی ببێ بە دڕندەیە تاوانی کوشتنەوەش بەڵێ تاوانی خۆ کوشتن خەڵک کوشتن خەڵک برینارکردن دەست درێژیکردنی جنسی بۆ سەر خەڵک هەموو شتێک بۆی هەیە لیان بوەشێنێتەوە لەو حاڵەتانە لەبەرەوە کوتم بە پێی جۆرن ئەو هەندێکی تری هەیە بۆ نمونەوەکو حەشیش ئەوەی کە کەنەبیسی پێڵێن ینی ئەمە بۆی هەیە کەسێتی شخصەکە وردە نایهێڵە یعنی تەواو ئەمیش ئەیکا بە بەشەرێکی تر کە ئیتر نە بە کەڵکی خۆیە نە بە کەڵکی دنیاە نە بە کەڵکی کەسوکاریە و ئەبێ بەبارێ بەسەر خەڵکەکەشی زۆر بێگومان زیانە ئابوووریەکەی ئەوە یعنی خۆ دەزانی ینی ئەمانە بە تایبەتی گەنجانن و هێزی کاری گەنجانی تر کاری تێەکە و وەکوتم هەندێکی تریان هەیە وەکو لە ئەبێ ئەوەش هەر بە مادەی هۆشبەر حسابکەین بۆ نمونە ئەو هەندێک دەرمان هەیە کە دکتۆر ئەینووسێ یا لە سەیدەلیەکان ئەفرۆشرێ بۆ نمونە حەبی خەو ونیە حەبی خەو ئەنی حەبی خەو و حەبی هەندێک حەبی تایبەتی هەیە کە دکتۆری دەرونی ئەینووسێ و هەموو دکتۆرەکانی تریش ئەینووسن حەبی دژی ترسی بەقووەت حەبی دژی خەو حەبی دژی خەوزڕان بۆی کەسەکە زوو خەویلەکەی ئەمانە لە ڕاستیە ئەمەش مشکلەیە ئەین جاری وایە دکتۆر ناینووسێ بەڵام تەزویری هینەکەیەکەن ڕەچەتە ئەکەن بە ناوی دکتۆرەوە ئەینووسن یا بەداخەوە جاری وایە عیادەکانی لاکۆڵان ئەیفرۆشن یا هەندێک سەیدەلی هەیە دەرمان ساز هەیە بۆ مەسلەی تیجارەت و پارەی خۆی و بازرگانی ئەوانە بەبێ ئەوەی ڕەچەتەی دکتۆر هەبێ ئەچی حەبی خەوە فرۆشی ئەم بابەتەشمان ئەی چارەسەری ڕوبەڕووبوون و لە کوردستانوەکو پێویستە ینی خۆشخانەی تایبەت یاخود دەبێت چۆن ڕوبەڕوو بەڵێ لە ڕاستی ئەوەی کە کاکسەرمەد شتێکی وت کە یعنی گوایە ئێمە شوێنی عیلاجمان نەبێ نا کاکسەرمەند بینەری بەڕێز ناوانە لە ڕاستیا ئێمە سێنتەرمان هەیە ئێمە نەخۆشخانەی تایبەت سەیریکە ئێمە چوار پارێزگامان هەیە ئۆکەی لە هەڵەبجە ئێمە نیمانە بەڵام لە دهۆک و لە هەولێر و لە سلێمانی سێنتەر و بەشی دەرونیمان هەیە و لەو بەشی دەرونیە ئێستا ئێمە هەمانە لە سلێمانی دڵنیام لە دهۆک و لە هەولێری شوێنی تایبەتیمان هەیە بەڵێ لە ناو سێنتەرێکی تایبەت بێ نەخۆشخانەی تایبەتمان نییە نەخۆشخانەی تایبەتمان نییە بەڵام ئێستا ئێمە شوێنمان هەیە چارەسەری ئەو کەسانە بکەین کە ڕاهاتوون بە مادەی هۆشبەر وەلە وەکوتم لە بەشە دەرونیەکانی خەستەخانەکانە لە هەولێر و لە دۆک و لە سلێمانی بەڵام ئەمانە چۆن ئەگەنە لای ئێمە لە ڕاستیە ئەمانە بێ بچن بۆ لای دکتۆری دەرونی و دکتۆری دەرونی و ئەبێ ڕازگۆ بن بە پلەی یەکەم ئەبێ کە سوکارەکەیان پێیان عیب نەبێ کە مناڵەکەیان تووشی مادەی هۆشبەر هەبووە سۆزیان هەبێ بەزەیان بەڵێ بێگومان و ئەمانە ئەخە زۆر گرنگە جاری وایە تەنانەت خێزانەکە خۆشی بە تاوانبار سەیری ئەم نەخۆشانە بە وەکو نەخۆش سەیری ناکە بە تاوانبار بە بێڕەوش بە بێ ئەخلاق بەم نوع سەیریەکەن کە ئەمە هەڵەیە بێگومان لەبەرەوەکەوە بۆ بێ خێزانەکان خۆیان چۆنەڵێ ڕێز و شکۆ بجێرنەوە بۆ ئەم ئەندامەی خێزانەکەیان بڵێن نەیعنی ئەمە گوناحە مەزەحیە نەخۆشە خۆیان بیبن بەڵێ ئێسێ مەسەرەوەش بە کورتی ئەبێ خۆیان دەستیان بگرن تەژیعیان بکەن بیان بن بۆ لای دکتۆری دەرونی و لە ڕاستە باشترین محەتە دکتۆری دەرونی کە گەشتە لای دکتۆری دەرونی ئیتر لەسەر ئەوە چیەکە اینجا بەنسبەت نیشانەکانی لە ڕاستە بەڵێ زۆر بە کورتی نیشانەکانی یعنی وەکوتم مادەی هۆشبەری بەپی بەکارهێنەرەکەیەتی مەسەلا ئەوەی کە تلیاک و هێڕۆئین و ترامادۆل و ئەوانە ئەخوا ئەمانە هیچ سست ئەبن هێواش ئەبن گەنجێکە هیچ هێز و توانایشی نامێنێ زۆر ئەخەوێ زۆر دانیشێ زۆر لە ماڵەوەی ناتوانێت ئیشکا ناتوانێت هیچ مەسئولێتی وەرگێ ئەوەی ئەم فیتامینەکە ئەخوا هارە بێت تێگەی خەوی لێ ناکەوێ هارە بێت تووڕە ئەبێ زۆر تووڕەیی بەشێکی زۆر گرنگە لەو مەسەلانە تووڕەیی دەستوەشان نامشتان سپاس دەکەم کاک سەرمەد لەسەر چارەسەرەکە وەکو پێویستە یاخود ینی ڕوبەڕووبوونەوە لە کوردستانە وەکو پێویستە لاست ئەم دیاردەیە خود دەبێت چی بکرێ بەوەی کە کەم بکرێتەوە
بەڵێ ئیزافەتەن لەسەر قسەکانی دکتۆر ئەوەی لە هەولێر و سلێمانی دهۆکەیە تەنها سنتەری چارەسەری پزیشکی دەرونیە تایبەتە بە نەخۆشەکانی دەرونی ئەو کەسانی کە با بڵێن مادەی هۆشبەر بەکاردێنن دکتۆر باسی کرد وەکوون با بڵێن حاڵەتی دەرونی مامەڵیان لەگەڵدا دەکرێت بەڵام لە کاتێکدا ئەمە دوو بەشە حاڵەتی پزیشکی و حاڵەتی دەرونیشی لەگەڵدایە لە ڕۆ پزیشکێکەوە وەک پێویست چارەسەر ناکرێن ئەوەیە تۆ ئەگەر بتوێ کەسێک لە با بڵێن بەکارهێنانی مادەی هۆشبەر دوور بخەوە دەبێت قۆناغێکم ئەوەیە لەشی کەسەکە پاک بکرێتەوە لە مادە هۆشبەرەکان ئەوەی کە هەیە تەناوەکو حاڵەتی دەرونی مامەڵی لەگەڵدا دەکرێت من ناتوانم بۆ هەولێر ئەوەیە کە باسم بەڵام من ئەوەندە دەڵێم ئەوەی کە دکتۆر بەڵێ فەرموو کاک سەرمەد بەڵێ بەڵێ فەرموو کاک سەرمەد من دەمویست ئەوە بڵێم ئەگەر کات مابێت کاک حەچی ئەگەر بە کورتی بێ لەسەر چارەسەرەکان ڕوبەڕوونەوەکان پێویستە لە هەرێمی کوردستان چەند هەنگاوێک بگرینە بەر بۆی با بڵێن بەڵێ چەند هەنگاوێک بگرینە بەر ئەوەی کە زۆر گرینگە ئەم پرۆژه یاسایە لە پەرلەمانی کوردستان پەسەند بکرێ هەروەها لیژنەیەکی باڵا بۆ بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان دابدرێ هەوڵ بدرێ دەستگایش تایبەت بۆ بە ناوەندکردنی دەرمان دابدرێەوە ئەو دەرمانخانە لا کۆڵانەکان دابخرێ بۆی کە نەبێتە هۆی بڵاوبوونەوەی زیاتری مادە هۆشبەرەکان و هەروەها وەزارەتە پەیوەندیدارەکان وەزارەتی ئەوقاف لە ڕێگەی مامۆستایانی ئاینیەوە هەوڵ بدرێ وشیاری لە نێو تاکەکانی کۆمەلگا بڵاو بکاتەوە چونکە ئاشکرایە مامۆستایانی ئاینی زۆر جەخت لەو حاڵەتانە دەکەنەوە کە دکتۆر لە سەرەتادا باسی کرد وەکو مەشروب و جگەرە و نێرگە لە ئەو حاڵەتانە باز دەکرێت لە وتاری هەینی مامۆستایانی ئاینی لە کاتێکدا ئەمە بە یاسا ڕێگە پێدراوە زیانیشی هەیە زۆر جەخت لە بەکارهێنانی مادەی هۆشبەر ناکەن یاخود باز لە بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان ناکەن لە کاتێکدا هەم لە ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی یاساییشەوە قەدەغە کراوە وەزارەتەکانی پەروەردە و خوێندنی باڵا پێویستە ڕۆڵی خۆیان ببینن لە ناوەندەکانی خوێندن قوتابیان و خوێندکاران وشار بکەنەوە لە مەترسیەکانی مادە هۆشبەرەکان هەروەها وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەاندنەوە هەڵمەتی وشیاری بڵاو بکاتەوە هەروەها سانسۆر لەسەر ئەو با بڵێن ئەو ئەفلام و ئەو مسەلسەلاتانەی کە لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەاندنەوە بڵاو دەکرێنەوە سانسۆریان لەسەر دابنێ نەبێتەوە هۆی هاندانی تاک بۆی با بڵێن بڕوات شێوازی مادەی هۆشبەر یاخود مەشروبات بەکاربێنێ کە ڕەنگە ڕێگە خۆش بکا بۆی کە حاڵەتی مادەی هۆشبەر بەکاربێنێت سپاس دەکەم کاک سەرمەند دکتۆر خولەکێکیش بۆ بەڕێز لەسەر چارەسەر ڕوونی کەمەوە یعنی ئێستا بۆ نمونێمە لە سنتەری دەرونی لە نەخۆشخانەی سلێمانی سنتەری دەرونیمانەیە ژووری تایبەتیمان هەیە بۆ پاکردنەوەی ئەو کەسانی کە مادەی هۆشبەریان خواردووە جەستەیان پاکرێتەوە و تەنانەت چارەزانی تایبەتی دەرونیمان هەیە ئەین ڕاوێژکاری دەرونیمان هەیە کە بە تایبەتی لەگەڵ ئەمانە قسەکەوە عیلاجەکە خاص بۆ ئەمانەیە کەوا بۆ هەیە یعنی باش بەس ڕوبەڕوونە کلاسی پێویستدانیە نازان بۆ شوێنەکانێت اینجا بە نسبەت بەرەنگاربوونەوەی لە ڕاستەیە کاک سەرمەد ئیشارەتی بە زۆر شت کرد بەڕێی من لەلایەنی ئاسایشەوە زۆر گرنگە فیلەکان حوتەکانی پشتەوەی بازرگانە گەورەکانی کوردستان ئەوانە بگیرێن ئەوانە بێنرێنە دادگا و سزای قورس بدرێن ئەوانن یعنی و ئەوانە تا ئێستا ئێمە نەمان بینیوە ینی نەمان بینیوە بازرگانێکی گەورەی کورد کە بازرگانی بکە بە مادەی هۆشبەرەوە بگیرێ و حکم بدرێ و بناسرێ بە خەڵک بەڕێی من یعنی کە تۆ دەرگاکانە داخست وانە کە تۆ قورسی کرد بۆ گەنجێک بچێ بیکڕێ ئەمە خۆی لە خۆیان ڕێگەیەکی کارایە بۆ ئەوەی کە تۆ نێڵی بڵاو بێتەوە کەوابوو یعنی لە ڕاستە ئەمە پرسیارێکی ئاسایشە بۆ پرسیارێکی سیاسیە بە پلەی یەک لە بەرزترین ئاستی دەسەڵاتی سیاسی لە کوردستانە. سپاس بۆ بەڕێزان دکتۆر هەژار معروف مامۆستای زانکۆ پسپۆڕی تەرونگە سەدوی سەرکێڕوە لە هەولێرەوە سەرمەند بەرزنجی کارگەری ڕێکخراوی ڕۆشنبیری هۆشیاری دژی مادە هۆشبەرەکان. سپاس بۆ بینێرانی بڕێز سپاس بۆ هاوکارانم خواتانەگەڵ.